ڕەشبگیریەکان دژی هاوسوزانی بزاوی خزمەت بەردەوامە. پۆلیس لە ئیزمیر بەیانی زوو هەڵی کوتایە سەر 118 ماڵ و 73 کەس دەست بەسەر کران. پۆلیس قورئانەکان و کتێبەکانی ناو کتێبخانەکانی وەک بەڵگە نیشاندا و وێنەیان گیرا. ستەمکردن لە خێزانی ئولوداغ لە دوای 15 تەمووزەوە بەردەوامە. ئەسما ئولوداغ دوای ئەوەی لە کارەکەی دوورخرایەوە و بەرەو یۆنان کۆچی کرد لە ئەنجامی جەڵتەی مێشکدا گیانی لەدەستدا. مەحمێد عەلی ئولوداغ هاوسەری ئەسما ئولوداغ ڕایگەیاند کە دوێنێ براکەی مۆتلو ئولوداغ دەست بەسەر کراوە. مەحمێد عەلی ئولوداغ ڕایگەیاند کە براکەی کاتژمێریەکی شەو دەست بەسەر کراوە و وتیشی ئازارەکانم زیاتر بوون. کاتژمێریەکی شەو هەڵیان کوتاوەتە سەر ماڵی براکەم و لە دواوە کە لە بچەیان کردو و دەست بەسەر کراوە. ئایا دەبێت هۆکاری چی بێت بەم کاتە دەست بەسەر دەکرێت؟ لە هەمان کاتدا ئەسما ئولوداغ ئەمڕۆ لە شارەکەی لە ئیزمیر بە خاک سپێردرا و 3 منداڵی لە تەمەنەکانی 10 ساڵ، 7 ساڵ و 3 ساڵ لە دوای خۆی بەجێهێشت. نزیکەی 700 منداڵ لەگەڵ هەزاران دایک لە زیندانەکانی تورکیادان. یەکێک لەو دایکانە مامۆستا ئایشە چێلیک بوو کە لەگەڵ منداڵە ساوەکەی ئازاد کرا. چالاکوانان لە پێناوی ئازادکردنی دایکەکان و منداڵەکانی دیکە دەستیان بە هەڵمەتێک کردووە. عومەر فاروق گێرگێلیۆغڵو چالاکوانی مەدەنی لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نووسی مامۆستا ئایشە ئازاد کرا. ئێستا نۆرەی سەدان منداڵ و هەزاران دایکە. بارودۆخی ناو زیندانەکان زۆر خراپە. بەتایبەت بۆ ئەو دایکانەی شیر بە منداڵەکانیان دەدەن هیچ گونجاو نییە. بەعدال جیهانگیر ئیسلامی ژووتی مامۆستا ئایشە ئازاد کراوە. هەواڵێکی خۆشە. پێویستە هەموو دایکەکان ئازاد بکرێن. تەنانەت ئەو کەسانەی تاکو ئێستا لە قۆناغی دادگادان و سزانە دراون دەبێت ئازاد بکرێن. مەحمێد ئەفەی چالاکوانی ژووتی هەواڵێکی خۆشە مامۆستا ئایشە و منداڵەکەی ئازاد کراون. نوخشە بێت لە 706 منداڵ و دایکەکانی دیکە. ئینشاءڵڵا وڵاتەکەمان لە ڕیا و درۆ و نادادپەروەری و ڕژێمی تاکە کەسی ڕزگاری دەبێت.